بيقينەوە دوعا بکە. وەلەم ئەکم بدوعائیکە ڕەبی شەقیە. زەکەریا سەلامی خوای لەسەروێ کە ئاوا تامەزرۆی بوونی منداڵێکە فەرمووی یا ڕەبی خوا داوای منداڵت لێ دەکەم، من هەتا ئێستا نەبووە دوعایەک بکەم و تۆ وەڵامم نەدەیتەوە. یەکەم هەنگاوی وەڵامدانەوەی خوا بۆت ئەوەیە لە دڵتدا جێگیری بکە کە خوا وەڵامت دەداتەوە. یەقین زۆر گرنگە. ئودعوا الله وأنتم موقنون بالإجابة. کە دوعاتان کردو لە خوا پاڕانەوە وا دوعا بکەن یەقینت هەبێ کە خوا جوابت دەداتەوە. تۆ نەخۆشی کاتێک کە دوعا دەکەی دەڵی یا ئەڵڵا شیفام بدا، یەقینت هەبێ کە ئەشافی کە ئەڵڵا شیفات دەدا. بەڵام تۆ یەقینت وابێ واللهی زەحمەتە بەخوا ئەمە بە دوعا چارەسەر نابێ ئەم نەخۆشیە، بەخوا دکتۆر ئیزنی داوم، بەخوام دەردەم گرانە. ئیکەکە وەڵڵاوە یەکسەر خۆت بڕیارتدا و بڕیاری خوا لەسەر زمانی خۆتەوە درا تەواو بوو. ئەبێ وەکو زەکەریا سەلامی خوای لەسەر بێ بە یەقینەوە دوعا بکەی بڵێ خوایە بە ملیارەها جار وەڵامی منت داوەتەوە، بەخوا ئەوەندە جار وڵامی دوعاکانی ئێمەی داوەتەوە، جار هەیە هەر لە بیرمان نەکە دوعامان کردبێ. بەخوا هەموو هەناسەیەک ئێمە داوا لە خوا دەکەیت، ئەگەر بە زمانیش دەریش نەبڕێوێ هەموو هەناسەیەکت کە هەڵی دەمشی، کە هەناسە دەدەیتەوە، کە چاو دەتروکێنی، کە دەڕوانی، کە هەڵدەستی، کە لە خەو خەبەرت دەبێتەوە، کە لە ناو جێگاکەتدا نامری، کە بە سەلامەتی لە سەفەر دەگەڕێیتەوە. ئەمە هەموو خوایە لەگەڵ تا. خوایە تۆ هەموو چرکەیەک و کەمتر لە چرکە لەگەڵ منابووی. یا ڕەبی خوایە ئەم داواکاری تایبەتەشم لێ وەرگری. ئاوا لە خوای بخۆت بەدڵپاڕێەوە. خوا تەماشای دڵت دەکا. زۆر گوناهباری ئەڵێ یا ڕەبی خوا لێم خۆش بی. نابێ گوناهەکانت زۆر بە گەورە دیسان بێنەوە بەرچاوی خۆت بڵێ بەخوا زەحمەتە ڕەحمەتی خوا ئەم دوعایانەی ئەم گوناهە گەورانی من بگرێتەوە. نە یەکسەر گوناهەکان زەڕبی سفر کە لە بەرچاوت، بەڵام بە مەرجێک بڕیا بدەی دووبارەیان نەکەیتەوە، دەرسیان لێ وەرگری. ئەگە گوناهێکە خەڵکت فێر کردووە ئاشکراشی کە بڵێ خەڵکینە بە ئاشکرا ڕای دەگەێنم من ئەم گوناهەم کردووە تۆبە بێ لێی تو خوا ئێوە چاو لە من مەکەن، ئێوە ئەم گوناهە دووبارە مەکەنەوە خۆتانی لێ بپارێزن. ئەوەش دەبێ بکەی وەبەیەن و بەیانیشی بکە بۆ خەڵک، هەر بە لە بینی خۆت و خوادا نەبێ. کە دوعای لێ خۆشبوونت کرد یەقینت هەبێ کە خوا دەستت بە خاڵی ناژێڕێتەوە، لەو کاتەدا لە گوناهەکانت خۆش دەبێ. کاتە خوا تەماشای دڵت دەکا چەندە یەقینت بەخوا هەبێ کە دوعاکەت گیرا دەکا، بەو ئەندازەیە خوای پەروەردگار دوعاکەت لێ وەردەگرێ. مەیمونی کوڕی میهران دەفەرمێ کابرایەک بوو زۆر دەوڵەمەند بوو، زۆریش بەخشندە بوو، دەست و دڵێکی زۆر واڵای هەبوو. لەگەڵ هاوڕێیەکی بازرگانی دادانیشتە بوو باسی بەخشندەییان دەکرد. وەکو ئێستا نزیک بە ڕەمەزان بوو، بەرەو ڕەمەزان دەڕۆیشت، پرۆژەیەکی دانا بوو کە لە مانگی ڕەمەزانە خزمەت بە موسڵمانان بکە. وتی خوای با ڕەفیقەکەی وتی وەڵڵی ئەو خوای پەروەردگارە ماڵی زۆر داومێ، بەڵام ئەلحەمدولیلا دەستم لێ ناترسێ، وەڵڵاهی زۆری لێ دەبەخشم، بەڵام حتا دەیبەخشم خوای گەورە زیادی دەکا، حتا من لێی دەبەخشم هەر زیاد دێتەوە شوێنەکەی. هاوڕەکەی وتی قوربان چەند جاری کەشت ئەمە بۆ باس کردوم، بەڵام وەڵڵی من حتا لێی دەبەخشم کەم دەکا، بۆ خوا خێر و سەدەقە دەکەم، ئێستا بۆ ڕەمەزان پرۆژەم هەیە چەند خێر و خێرات بکەم، بەڵام وەڵڵی ماڵەکەشم دەڕۆ و زیادیش ناکاتەوە. باشە بۆ وایە خوا هەر خوایە و ماڵ هەمووی هی خوایە، بۆ هی تۆ بەبەخشین زیاد دەکا، هی من بەبەخشین کەم دەبێتەوە نایەتەوە جێگای. مەیمونی کوڕی میهران فەرمووی براکەم من بە یەقینەوە مامەڵە لەگەڵ خوا دەکەم، من یەقینم هەیە وەڵڵی پارەکە کە دەدەمە دەستی فەقیرەکەی یەقینم هەیە هاتوتەوە شوێنەکەی، بەس تۆ مامەڵە لەگەڵ خوا دەکەی، تۆ خوا تاقی دەکەیەوە، تۆ ئەو یەقینەت نییە، ئەو وەختەی دەبەخشی دەڵی بەخوا ئەوەندە پارەشم لە قیس چوو، پارەکانم ئەوەندەی لەکەم بۆوانێ، ئەوەندە سەفتەی لێکم بۆەوە، ئەوەندە 25 لە ڕیزەکە هاتە دەرەوە. یەقینت نییە کە خوا بۆت پڕ دەکاتەوە، تۆ بە گومانەوە دەبەخشی، تۆ مامەڵە لەگەڵ خوا دەکەی، من بە یەقینەوە دەبەخشم، خوا بە دڵی خۆم وڵامی من دەداتەوە، بە دڵی تۆش وڵامی تۆ دەداتەوە. کەواتە لە دوعاکردنە بەڕێزان و ئازیزان زۆر گرنگە بە یەقینەوە ئێمە دوعا بکەین.